بەڵەبەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ وەک لە پێشەکی بەرنامەکە باسمان کرد تەوەرەی سەرەکی یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی ئەمڕۆمان باز لە ساڵیادی کۆتایی هاتنی جەنگی 8 ساڵی نێوان عێراق ئێرانە کە لای هەمووان ئاشکرایە کە لە ئەیلولی ساڵی 1970 دەستی پێکرد و لە ئابی 1970 دوای 8 ساڵ لە جەنگ و کوشتارێکی زۆر زەرەر و زیانێکی مادی و جانی و معنەوی و کۆمەڵایەتی و ئابووری لە هەردوو وڵاتی ئێران و عێراق جەنگێکی درێژ دوای جەنگی ڤێتنام درێژترین ماوەی جەنگە ئەمڕۆ ساڵیادی کۆتایی هاتنی ئەو جەنگەیەت ئەم تەورێمان با میوانداری زۆر بەڕێز کاک هونەر ڕۆستەم خوێندکاری دکتۆرا شرۆڤاکین کاک هونەر بەخێر بێت. زۆر بەخێر بێ ئەکرێت لەوە دەست پێ بکەین ئەم جەنگە دوور و درێژە ئەم هەموو ماڵوێرانی کە بەسەر گەلانی عێراق و ئێرانە هات هۆکار و دەستپێک و لە چیەوە پریسکی دەست پێ کردو ئەم جەنگە هەڵگیرسا بۆ هەڵگیرسا هۆکارەکەی چی بوو؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێزیش دیارە هەموو ڕووداوێکی مێژووی لە خۆڕا ڕوونادات بێگومان کۆمەڵێک هۆکاری ڕیشەی قوڵ لە پشتی ئەو هۆکارەوەیە بە تایبەتیش جەنگە گەورەکانی مێژووی مرۆڤایەتی هەمیشە کۆمەڵی هۆکاری جیاواز لە پشتیەوە بۆ دیارە جەنگی عێراق ئێرانیش وەک یەکێک لە ڕووداوە گەورەکانی سەدەی 20 ئەتوانین بڵین وەک جەنابەت ئاماژەت پێکرد لە ڕووی درێژی و ماوەی جەنگەکەوە لە دوای جەنگی ڤێتنام لە سەدەی 20 تا درێژترین ماوەی جەنگی هەبەوە بە لە بەرچاوگرتنەوەی جەنگی جیهانی یەکەم و دووەم سەرباری ئەو گەوریەیە لەسەر ئاستی جیهان تەنها یەکی 4 ساڵان خەیان بەڵام جەنگی عێراق ئێران 8 ساڵی ڕێکی خەیان کە تیایدا ئەتوانین بڵێن ناڕاستەوخۆ زۆربەی وڵاتانی گەورەی ئەو کاتی زلهێزی جیهانیش بە جۆرێک لە جۆرەکان دەستیان تیایدا هەبوو چونکە بێگومان ناوچەکەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەزانین هەمومان کە هەمیشە جێگەی چاوی هەموو زلهێزەکانی دنیاە. تەمان سەبارەت بە هۆکارەکانی ڕوودانی جەنگەکە وەک وتمان گرنگترین هۆکار و دیارترینیان برێتە لە هۆکاری سنووری کێشەی سنووری نێوان عێراق و ئێران. دیارە هۆکاری کێشەی سنووری زۆر ڕیشەکەی قوڵ دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانی و سەفەویەکان. 500 پێش لە ساڵی 1500 بەرەوسەرەوە کە دەوڵەتی عوسمانی و سەفەوی لە ناوچەکە دروستە بن بە درێژایی ئەو 500 ساڵات دەیان جەنگ وەزیاد لە 10 پەیماننامەی گەورە لە نێوان عوسمانی و سەفەویەکان لەسەر سنوورەکانی عێراق و ئێران دروست بووە بەڵام نەیتوانێت کێشەکانیان بە تەواوی چارەسەر بکات هەمیشە سەری هەڵداوەت و هەر ئەمە هۆکاری سەرەکی جەنگەکە بۆیە دەبینین لە سەردەمی هاتنی باسیەکانیشا دووبارە ئەم بابەتە زیینوە بێتەوە بە تایبەتی کە لە سەردەمی ڕەزاشا محەممەد ڕەزاشا و حساسیەتەکە لەگەڵ عێراق زۆر زیاترە بێت بە تایبەتی کە قەزەی کوردی تێ مەسلەی ئیتفاقیەی ئازار ساڵی 1975 تێ لە ئەو هۆکارە سەرەکیانە کە هەر بجوزئێکە لە کێشەی سنووری طبعا لەو کاتەدا کە عێراق ڕازیە بێ بە پێی اتفاقی ئازاری 75 بەشێکی زۆر ناوچەکانی باشووری عێراق وەکو تەنگی کوبرا و سوغرا و ناوچەکانی شەتل عەرەب بدا بە ئێران لە بەرامبەر ئەوەی پشگیری لە شۆڕشی کوردنەکە ئەو ڕێکەوتنی بە ڕێکەوتنی جەزایر ناسراوانی بەڵێ بەڵێ ڕێکەوتنی جەزایر کە ئەوەی کە بۆ لای کورد ڕێکەوتنێکی شوم ناو دەبرێ کە تیایدا عێراق یعنی بە شێوازێکی یاسایی لەسەر ئاسی نێودەوڵەتی بەشایەتی وڵاتانی وەکو ئەمریکا و جلهێزەکانی دی تەنازولی کرد لە کۆمەڵە ناوچەی زۆر استراتیژی لە ناوچەکانی باشوور لە 75 بەڵام دواتر کە ڕژێمی شا لە ئێران ئەڕوخێت و جمهوری ئیسلامی دێت و دوای ئەوەی لە ساڵێک لە 79 بۆ 80 سەدام لەمە پەشیمانە بێتەوە پێی وایە کە عێراق لاوازەوە دەتوانێت ئیتفاقێکە هەڵوەشێنێت و بۆ یەک لایەنە ئیتفاقێکە دەدڕێنێت و ئەعلانیەکە کە پابند نابێت پێ و ئێوێ ئەو ناوچانە بگرێتەوە ئەمە خاڵێکی سەرەکی جەنگەکەیە بەڵام لە پاڵ ئەوەشدا کۆمەڵی هۆکاری تر هەیە کە سەری کێشا بۆ جەنگەکە یەکێک لەوانە لە دوای هاتنی جمهوری ئیسلامی و بەهۆی ئەوەی کە زۆرینەی خەڵکی عێراق شیعەیە ئێرانیەکان دەستێوەردانیان لە عێراقا ئاکرد بە تایبەتی هێزەکانی وەکو حیزبی داعوە و مەجلیسی ئەعلای ئیسلامی عێراق لەلایەن ئێران و ئەجوڵێنران بۆیە ئەبینین هەر لە ساڵی 79 هەتا 80 زیاد لە کۆمەڵێک چالاکی سەربازی زۆر گەورەیان لە ناوچەکانی باشووری عێراق کرد بە پشگیری ئێران یەکێک لەو چالاکی گەورانە کە تیایدا خەریک بوو تاریق عەزیز جێگری ئەو کاتی سەدام حوسێن بکوژن کۆمەڵە لە پاسەوانە نزیکەکانی کوژدان و دەیان چالاکیکەی سەربازیان لە ناوچەکانی ئەهوار لە باشوور ئەنجامەدا هەموو ئەمانە لای عێراق ڕوون بوو کە ئێران پشگیری ئەکات و شاراوەش نەبوو خودی ڕابەری شۆڕشی باڵای ئیسلامی ئێران خومینی لەو کاتەوە خودی خامنەی وتاریانەدا باسییان لەوە کرد کە شۆڕشی ئێرانی پێویستە تەسدیر بکرێت بۆ ناوچەکانی کەی خەلیجی عەرەبی بە تایبەتی ئەو وڵاتانی کە کەمینە شیعە یاخود زۆری نەشیعەیەکی تیا بۆ عێراق و کوێت و سعودیە وڵاتانی کەشکەشی ئایانتیا بوو لەم بابەتە ئەترسان دوو جار قسەیەکت کرد سەرنجی ڕاکێشام وتت زۆرینەی عێراق کە شیعەیە
کابنەر ئەمە بە ئەو کاتە باسەکەم باسی هەشتاکانەکەم بەپی داتا بە فعلی شیعە زۆری نەبووە لە عێراقی سوننا خۆی لە ڕاستیاب ئەگەر حساب لە داتا بکەین بڵێ عێراق هەر لە ساڵی 1920 شو ئەگەر باز لە داتا بکەین زۆری شیعە بوو بڵێ چونکە بەڵامتر بە حکمی ئەوە مێژووکی درێژە کە بۆ سونەتیایە دەست باڵا دەست بۆ علاقی بە عقایدێکی کۆنی شیعەوە گەڕێتەوە کە تا توانم بڵم تا 2003 زۆر شیعەکان حەزیان لە دەداخلی سیاست نەبوو مەدرسەی ئێستای ئایەتوڵا سیستانیش هەر بەو شێوازەیە بەڵام دواتر گۆڕان بۆ چوونە سەر مەدرسەی خۆی ماوەسا ئاماژت بۆ کرد کە ئێران دەستوەردانیە کرد لە عێراقدا ینی و ئێرانیش پاسای ئەو بوو کە چەندین پیاوی ئاینیان چەندین کەسایەتی ئاینیان لەلایەن ڕژەمی بەحسە و تیرۆر دەکرێن ئەمەش ئەنی وەکو بڵێ لەبەری کە هەردووکیان یەک مەسە بوون و بەلای ئێرانەوە مەقبوڵ کراونەوە بەتایبەت لە بابەتە ئاینیەکاندا وەیە لەوانەیە هۆکارێکی وێ دەستوەردانی کردوێت لە عێراقدا بێگومان خۆی وەکو وتمێکە لە هۆکارەکانی تر کە دێنە سەری کێشەی شخصی بوو ڕاستیا ئیمام خۆمەینی ئەوەی پێ ئەوترێ ڕابەری شۆڕشی بەڵای ئیسلامی ئێران کێشەی شخصی لەگەڵ خودی سەدام حوسێن هەبوو یعنی کاتی خۆی لە شەستەکانە خۆمەینی لە ناوچەی کەربەلا و نەجەف بوو لەژێر فشاری شاو و دژایەتیکردنیشی عێراق دەری کرد عێراق دەری کردوە دژایەتێکی زۆری کردوانەیە هێش کتێب بوو تارەکانی بڵاو ببێتەوە ئەوە بوو کە لە عێراق دەرچوو اینجا چوە فەڕەنسا دواتر لە فەڕەنساوە سەرکردایەتی شۆڕشی باڵای ئێرانی کرد واتە خودی خۆمەینی ڕقێکی زۆر شخصی لە بەرامبەر سەدام حوسێنە هەبوو هۆکارەکەشی وەکوتمان ئەو دژایەتیە قوڵەی نێوان فکری بەعسیەکان بوو کە هەڵگری فکرێکی سۆسیالیزم لە بەرامبەر شیعە تەشەیوعی ئاینزای شیعەیەوە کەپتکردن و لە سنووردانی حوزەی علمی عێراقی بۆیە دەبینین هەتا لە جەنگەکەش هەموو نەزانی خۆمەینی ڕازی نەبوو لەوەی کە سوڵح بکات ئەو بوو دوجاریش شوبهاندی بەوەی کە مەجای تیا بوو سوڵح بکرێ لە دوای جەنگەکە لە دوای جەنگەکە مەسەلەوە بۆ ئەوبن طبعا لە 82 لەو جەنگە بۆ ئەوی ڕوون بێت 80 تا 82 عێراق هێرشی کرد لە 82 هەتا 86 ساڵ عێراق تەنها لە بەرگریا بوو و 30 جاریش لە ماوەی 8 ساڵە سەدام حوسێن بە فەرمی داوای سوڵحی کرد داوای ئەوەی کرد کە کێشەکە کۆتایی پێ بڵێ مەینی خودی خۆی دەیوت هەتا عێراق بە تەواوی نەخەمەوە کەربەلا و نەجەف نەگرم ڕازی نابم لەو کۆتایی بە جەنگەکە بێت واتە ئەتوانین بە کورتی و بە بوختی بڵین هۆکاری سنووری و هۆکاری شەڕی ئاینزایی و مەسەلەی باسیەکان و هۆکاری شخصی نێوان سەدام و خۆمەینی خۆیان ئەمە هۆکاری درێژە پێدەری جەنگەکە و هەڵگیرسانی زۆر بەڕێژای ئەو ماوەستە چوو لە نێو شەڕەوە ینی شەڕ دەستی پێکرد لە نێو گەرمەی شەردان ئەو کاریگەریە خراپانە چی بوون چ لە ئاستی عێراق لە ئاستی دەرەوە داوە بۆ ئێرانیش بە هەمان شێوە ناتوانم بڵێم کاریگەری باشی وەر دڵنیام کاریگەری خراپەکان زیاتر بووە بێگومان لە ڕاستیا هەموو جەنگی مرۆڤایەتیەکان وا بۆ ماڵوێرانکردن و زۆر کاولکردن بە تایبەتی ئەتوانین بڵین دەرەنجامە خراپەکانی لە ڕووی ئابووریەوە زۆر گەورە بوو لەسەر هەردوو وڵات ئەگەر سێری عێراق بکەین لە ساڵی 79 لە گەشەیەکی ئابووری زۆر گەورەیە بوو لەسەر ئاستی جیهان بەهۆی گرانی نرخی نەوتووە هەروەها سەرمایەکی زۆر ڕووی لە عێراق کردبوو بەڵام ئەم جەنگە وای کرد یعنی لە ماوەی ئەو 8 ساڵە ئەگەر زیانە ئابووریەکانی بە داتا کە بە تەواوی ورد نییە بەڵام بە پێی هەندێک سنتەری کەی ئەوروپی کە ئاماژیان پێکردووە ئەوترێت 230 میلیارد دۆلاری ئەو کاتە طبعاً بەهای ئەو کاتەی زۆر جیاوازە تەنها لە جەنگەکە خەرج کراوە وەکو خەرجیەکانی جەنگی هەردوولا و زیاتر لە 400 میلیارد دۆلاریش زیانی جەنگی هەردوولا بووە ئەمە جگەل لەوەی لە ڕووی مرۆییەوە قسە لەسەر ئەوە کرێ بە کوشتاری هەردوولا نزیکەی 1 ملیۆن خەڵکی تیاکوژە بە سەرباز و هاوڵاتی مەدەنیەوە و زیاتر لە 2 ملیۆن خەڵکیش ئاوارە و دەربەدەر و بریندار و دیلی جەنگی بووە واتە ڕێژەکە زۆر گەورەیە لەسەر ئاستی دوو وڵاتی بچووک کە زۆر ماڵوێران کرد بوو وە کاریگەریەکانی لە چەند ساڵ توانین بڵێن تا ئێستش بەردەوامەوە دێنە سەر ئەو زۆر باشە پرسیارێکی گرنگ لێرە کورد لە هەردوو بەشەکەی با بڵێن عێراقیش و ئێرانیش هەیە کە کوردستانی ڕۆژهەڵات و باشووری کوردستانە کاریگەری نەرێنیەکانی ئەو جەنگە بەسەر خاکی کوردستان و بەسەر گەلی کوردچی بوو ئەتوانین بڵێن ئوستاز کیمیابارانی هەڵەبجە ئەتوانین بڵین ئەنفال ئەتوانین بڵین ئەمانە دەرهاویشتەی ئەو جەنگە ماڵوێرانکەرە بوون و چاندنی زەوی کوردستان بەم هەموو مینە چۆڵکردنی گوندەکان خاصن لە باشووری کوردستان بڵێ بێگومان دەرهاوێشتە زۆر مەترسیدارەکانی ئەوە بوو کە جەنابەت فەرمووت بەڵام پێش ئەوەش ئەگەر سیرکەین لە ڕاستیە زیانەکانی جەنگی عێراق ئێران لەسەر کوردستان زۆر گەورە و فراوان و کاولکەر بوون دیارترینیان بوونە گۆڕەپانی جەنگی هەردوو بەشی کوردستانە
هەم ڕۆژهەڵاتی کوردستان هەم باشووری کوردستان کە ناوچەکانی خۆمانە بووە گۆڕەپانێکی گەورەی جەنگی نێوان هەردوو جەنگەکە کە بەڕاستی لەمەشا هەڵی گەورەی هێزە کوردیەکانی تیابوو کە دواتر دێمە سەری باسیەکەین بەڵام ئەو بوونە گۆڕەپانی جەنگی کوردستان وای کرد کە بەپێی چەند داتایەک زیاد لە 2000 لە گوند لە کوردستان لە ناوچە جیاوازەکانی کوردستان بێتە شوێنی ڕاگەیاندنی جەنگی و خەڵکی لێ ڕابگوێزرێت و خەڵکێکی زۆری لێ دەربکرێت ئەمە جگەل لەوەی کە کوردستان خۆی هەزاران گەنجی کوردستان ڕاپێکی هەردوو سوپای هەردوو وڵاتکران و تایدا کوژران و نەگەڕانەوە ناو خێزانەکانیان لە جەنگێکا کە هیچ پەیوەندی بەم گەلوونەتەوەیەوە نەبوو وەجگەل لەوە ئەگەر سیر بکەین کوردستان لەسەر ئاستە ئابوووریەکەی بە تەواوی تێک چوو لەو خۆناغاوە یەکێک لە زیانە گەورەکانی تری کە ئەتوانی ئاماژەی پێ بکەین ئەو جەنگی عێراقیێرانە بووە هۆی سەرهەڵدانەوەی براکوژی لە ناو کوردە هێزە ئۆپۆسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ هێزەکانی باشووری خۆمان لە ڕێگەی سوپای عێراق و ئێران و ئەمانە تەیار دەکران دران بەگژی یەکتیە لە ناوچەکانی بادینە ناوچەکانی سۆران چەندین شەڕی براکوژی گەورە لە نێوان هێزە کوردیەکانی هەردوو لا ڕوویدا کە ئەمەش دەراوەشتێکی کەی ئەو جەنگە خراپە بوو لەسەر کوردستان بێگومان لە ڕووی کشتتوکاڵیشەوە زیانێکی زۆری گەیاندووە بە کشتتوکاڵی هەرێمی کوردستان بەتایبەت لەو کاتەوە نیە بێگومان لە ڕووە کشتتوکاڵیەکەی وتوانین بڵین لە بنیەی تەحتی لە ژێرخانی ئابووری کوردستان بە تەواوی هەڵتەچێنرا لەو قۆناغا ئیتر هیچ شوێنێکت نەمابووە بۆ ئەوەی کە کورتایدا بە ئارامی هەسوو کەوت بکات چونکە وەک دەزانین هەردوو وڵات دوو وڵاتی زۆر دیکتاتۆری گەورە بوون و ناوچەکانی کوردستانیش هەمیشە مەترسی زیاتری لەسەر بووە چاویان زیاتر لەسەری بوو و بە تایبەتیش ناوچەیەکی سنووری فراوان بوو مامۆستا باس لە پارتە سیاسەکان کرد دۆخی پارتە سیاسەکان چۆنی بوو لەو کاتەدا پارتە سیاسە کوردیەکان هەڵبەت مەبەستم لە نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان جا پێش ئەوەی وەڵامی پرسیاری هاوکارمێتەوە ئەوم دەست نەکەوت کیمیاباران و ئەنفال دەرهاویشتی ئەو جەنگە بوون ینی کۆکی لەسەرەوەیان پەیوەندی بە شتێکی ترەوە بوو نەبێگومان دەرهاوێشتی ئەو جەنگە بوون هەر بۆ وەڵامی ئەوەی جنابەت یعنی ئەوەش دیت دووبارە پێوەستە بێتەوە بە پرسیارەکەی بەڕێز کاک دانیارەوە سێرکەین بڵێ بەشداریکردنی پارتە سیاسیەکانی کورد و تێوەگلایان لەم جەنگە کە بەڕاستی هەڵەیەکی استراتیژی مێژووی لێخۆش نەبووە لە مێژووی کووردا وای کرد ئەو کارەساتە گەورانە بەسەر میلەتی کورد ببێت چونکە هەموو ئەو هەنگاوە زۆر مەترسی دارانەی کە ڕژێمی فاشی عێراق دەینا لە بیانووی ئەوە دەینا کە هێزە کوردیەکان دەستیان تێکەڵ کردووە لەگەڵ ئێران و هێزی ئێران دێنن بۆ سەر خاچی عێراق چونکە بەڕاستی ئەم هەڕەشەیە سەدام حوسێن وەکو زۆرێک لەوانەیە کە لە کۆبوونەوەکانی بوون لە هەشتاکانە بەڕوونی بەسەرکردەکانی کوردی وتووە توی تا ئەو کاتێک کە ئێوە دەست لەگەڵ ئێران تێکەڵ نەکەن ئێمە هەرچی هیچ نەبێت ئەگەر شەڕیشمان بێ شەڕی یەکلاکەرەوەی قڕکردن لە بەرامبەرتان ناکەین بەڵام بەڕوونی ئەوەی وتبوو بەسەرکردەکانی کورد کە ئەگەر بێت و لەگەڵ ئێران دەستێک کەڵکەن و سوپای ئەوان بێن نەخاکی من شەڕێکی قڕکردتان بەرامبەر بەکارەهێنین کە لە مێژووە شێوازی نەبێ هەتا بە ئاشکرا باسی چەکی کردوتی و بە ئەسلحەی دەماری شامل لێتانەین کە ئەو کاتە ئەسلحەی دەماری شامل دیار بووە کە کیمیاوی بووە بۆیە بەداخەوە سەرکردەکانی کورد لەو خۆناغا یعنی وەکو ئەڵێت حسابیان بۆ ئەم هەڕەشەیە و حسابیان بۆ ئەو هێزە استراتیژیان نەکردو لە ناوچەکەیەوە کوردیان گلاندە ناو جەنگێک کە جەنگی ئەو نەبوو و کردیانە سوتەمەنێکی زۆر خراپ و زۆر نابەرپرسانە بەڕاستی مێژوو ئەوە ئەنووسێت بەڵام ئەکرایە بێدەنگ بوونایە لەم شەڕە ئەکرایە ینی بێلایەن بوونایە بەجاری تیا ئەبوو بەڵێ کاک دەنێت ئەگەر سەیری مێژووی گەلانی دنیا بکەیت کاتێکی هێزە نیشتیمانیەکانی وڵاتانی دنیا کاتێک وڵاتەکان تووشی جەنگێکە بێ ئەو جەنگە لێکەدەنەوە ئایا ئەم جەنگە لەسەر ئەساسی بەرژەوەندەکانی ئەوانە و ئایا بەشداریکردنی ئەوان شتی استراتیژیان بۆ میلەتەکان دەسەکەوێت یاخود نەخێر بێگومان ئەبوایە دەرسیان وەرگرتای هێزە سیاسەکانی کورد لە ئیتفاقی ئازار و لە هەرسهێنانی شۆڕش هەر 5 ساڵ لەوە پێش بوو ئێران شۆڕشی کوردی بە درێژایی 10 ساڵ بەکارهێنا لە بەرامبەر بەرژەوەندەکانی خۆی بەڵام ئەو کاتی کە بەرژ سەدام ئامادە بوو ناوچەی شەتڵ عەرەبی باتێ بە یەک ڕۆژ ڕزاشا ڕۆشت و ئیتفاقی کرد و هەموو کوردیدا بە ئەوە کە هەرس بێنێت ئێستا چ زمانێکەیە تۆ ئەچیتە ناو چوارچێوەی سوپای ئێران و دژ بە سوپای عێراق و ئەیهێنیتە ناوچەکان لە کاتێکە هیچ زمانێکی نییە کە دووبارە بەو شێوازەی چ قازانجێکی بۆ تۆ تیاجگە لە ماڵ و وێرانی بۆ گەلەکەی تۆ تیاچوونی تۆ نەبێ لە بەرامبەرە کۆمەڵێکی شتی زۆر سادەی چەکی ڕۆژانیان پێدان ئەویش کە بۆی تەنها لە جەنگەکانە سەرفیکەن مەسەلەن بۆ نمونە زۆرێک لە سەرکردە کوردەکان لە گێڕانەوەکانیان ئاماژە بەوەکەن ئەسڵەن بەداخەوە ئەنفال دەرئەنجامی لە ڕاستیە ئەوە لەوانەیە خەڵکانی پسپۆڕی مێژوو بزانن بڕیاردان لە ئەنفالی گەری کورد لە هەمووی لە دەرئەنجامی یەک کردەی زۆر سەرەکی بوو هێنانی گروپێکی گەورەی سوپای پاسداران لە ناوچەکانی گەرمان و بردنیان تا نزیکی قادرکەرەم و لەیەوە قەسفێکی زۆر خستی ناوچەکانی بیرەنەوتەکانی کەرکوک هۆکاری سەرەکی بوو کە خودی سەدام حوسێن و عەلی حەسەن مەجید بڕیار بدەن کە ئەم ناوچانە هەمووی ئەنفال بکەن
چونکە شادەماری ئابووری عێراق لەو ناوچانە بوو بۆی ئەوە زۆرێک لەسەر جارە من مێژووی تر نووسراوەەوە ئەمە نابێتە بیان و بووی کە سەدام چی کردو بە کورد بەڵام ئەبێ باز لەوەش کرێ کە ئەو کاتە قیادی سیاسی کورد دیراسێکی باشی نەکرد و کوردبین بووە مامۆساچینە لای کۆمەڵک هاوڵاتی ژمارە گاڵاتی قسەیان بۆ پەیام کردووە لە ساڵیادی کۆتایی هاتنی ئەم جەنگە پێکەوە بینەریە بینوە گەڕینەوە درێژە بە تەوەرەکە هاتین. لە ساڵی هەشتاویەک بڵێن لە تێوەڵە بووین کە شەڕەڵکی ساوە فڕۆکەی جا نازانم عێراقی بوو یا ئێرانی بوو بەسەر تێوەڵەیە ڕۆژ پاشان تێوەڵە داگیراوە ئێمە هاتینە هەڵەبجەی شەید لە هەڵەبجەی شەید خۆتان نەزانن شەڕەکان دایمە بەردەوام بوو لەو سنوورە جاری وا بوو بەیانیان تۆپێکیە لە هەڵەبجە ئەچوین بۆ گوڵان و باوە کۆچەک ئێوارە یا شەو ئەهاتینەوە بۆ ناو هەڵەبجە بەڵام لە هەشتا کاتێ مزاهرەکەی 86 کرا بڵین لە هەڵەبجە شەید ئێمە ماڵمان لە کانێشقان بوو فڕۆکەیەکی عێراقی هەلیکۆپتەر بوو ئەویست قەسفی مزاهرەکەی ناو کانێشقان بکات جا ئێمە ماڵمان تەنیش ماڵی بەڕەحمەت بێ عوسمانی گۆڵتەڕەش بوو تەیارەکە لە هەردوو باڵەکەی تەقەی کرد چاومان لێ بوو ئێمە بەردەمی ماڵەکەی ئێمە خانووەکەمان شەرقی بوو تەنکی سەربان لەسەر مشتەمەلاتەکە بوو کە هەر تەقەکەی کرد ئێمە وامانشانی تەقەکانمان بۆ هات فیشەکانمان بەرکەوە هەمومان ترساین ڕامان کرد شکر کەسمان برینار نەبووین بەس ماڵی کاعوسمان کچێکیان و کاعوسمان خۆی برینار بوو وابزانم زیندە بە چاڵیشیان کرد کاعوسمان شەڕی ئێران و عێراق بەردەوام ئەوەی خەڵکی سنووری هەورامان و هەڵەبجە بە دوامان هاگەڕا باوەڕکە هەشتاهەش لە کیمیایەکە ڕامان کردبوو لە سەرچنار بووین لەوێش تۆپ ها بۆ هەڵەبجە بۆ لە سەرچناری یا تۆپی ئێران خەڵگەی و هەڵەبجەیەکان هاتنە ئێرەش تۆپەکانیان هێنا بۆ ئێرە لە هەشتاهەشت ئێمە خۆمان 6 سەرخێزان بووین ماڵی مام 4 سەرخێزان و ئەمە دا میوانێکیشیان هەبوو نەخۆش بوو کاکفایق نەخۆشی دڵی هەبوو هەمویان کۆبوونەوە کرا تا نیوەڕۆژ باوکم بڕیاری نەیە کە ئێمە لە هەڵەبجە دەرچین باپیرم و ننکم و ئامۆزایەکم لەگەڵ لە هەمومان لە ژێرزەمینە بووین کە بڕیارماندا بین ناخۆشترین شت کە ئێستا وێنەکەی قەت لە بەرچاوم ناکەوێت یعنی باوەڕکە کە باسی هەڵەبجە کرێ ئەوە میێتە بەرچاو هەمومانیان خزانە ناو کۆرۆنایەکە و کۆرۆنایەکی هەشتامان هەبوو بەدەست باوکمەوە بوو ئامۆژنم و ئەو ئامۆزاکەی ئەو دوو حەبی پێبووتی ئەو دوو حەبەم لێ ببڕێتن من ئەمرم دڵی نەخۆشی دڵی هەبوو بڵێن کە هەمومانیان خستە ناو ئۆتۆمبیلەکە و چواردە تقریبان ئەبووینە 11 نەفەر یا 12 نەفەر لە ناو کۆرۆنایەکە بەڵام کاتێک کە ئێمە ڕۆشتین باپیرم و ننکم و ئامۆزاکەم لە بەردرگاکەەوە سابوون منیش هەر سیرمەکردن لە جامەکەەوە وەک چۆن فلیمەکان ها ناخۆشترین شت ئەوە بوو کە باپیرم بەجێشت یعنی لای من ماڵمان فەوتا پارەمان فەوتا بەدەست بەتاڵی ئەوان جێمان لە هەڵەبجە ئەوە ناخۆشترین شتە کە لە مێشکی منە ماوەتەوە قەت لە بیرم ناچێت یەکەم جا کە شەڕەکە دەستی پێکرد بیدایەت لە پۆلی پێنجی سەرەتایی بوو ئەو ساکە چۆنچۆنی بوو مەسەن تەعارها و ئەقەسبی سلێمانیە کرد ئێمەژە بواە لەم بەسەر لە دەرزا بووین لە پۆلا بووین ئینزار لیاوە بەم دادگارێکی زۆر ناخەش بە من ڕاکە ژێرزەمینەوە بەرقەسبی تیارە نەکەوی یا بەرقەسبی تۆپ نەکەوی ڕۆژانە ئەمە تیکرار ئەبووە تا ماوەی یەکەم ساڵ یا دووەم ساڵ ئیتر دوایەوە زۆربەی خەڵک گیرا بوو بە عەسکەر بە سەربازی برا بوو بۆ سەربازی جا زۆربەی زۆریان فیرار بوون لە زۆربەی هەموو طبعاً زۆربەی کە سوکاری ئێمە هەروە بوو فیرار بوون جا کەس نەی ئێوێرا خۆی دەرخە ئەم شارە بوو بە سەربازگەیەکی گەورە خەڵک لە گیانی خۆی بێزار بوو جا بێژگە لەوەش بێ مەعیشێتێکی زۆر بوو تا کۆمەڵ یادگاری تاڵ و ناخۆشمان لێگەڵ من بانی نامە ئێتر لە قەڵام بوون هەندێک ئیجازەم مۆر کرد بۆ خۆم و قسمە باخەڵم و کتیان مەڕەوانە وتم من پێم وتم بانی بە فیرار بۆم بە فیرار و ئیجازەم پێ بوو هۆکاری چی بوو خەڵکێکی زۆر لە شەڕەکەی وەکو تۆیان نەکرد ینی ئەڕۆشتن بۆچی ینی ئێوە ئەڕۆشتن لەو شەڕە بەشداریتان شەڕی زۆرم لێ بوو ئاسکەریەکە زۆرم لێ بوو بەڵام لەم جەوەی ئێستا خۆشتر چۆن ینی ئەی ژیانێکی خۆشتر بوو قەناعەت بێ هەموو شتێکە هەبوو
خەڵک لە کولەمەرگی شابوو ینی ژیانی ئەوە بتۆ مەسەرەن لەوانەیە بمردی تا لەو شەڕە مهم نییە بزمردی تا حکوومەتی بەعسکە ئێمە پێڵین بەعس خراوە سیارێ ئایتێ خانووی ئایتێ ئەبووی بە هاوڕێی سەدام حوسێن بۆ هەر دائیرەیە بچووی تا ئیشی بەڵام لێسە چووی بۆکەن نە ئیشی هێشتووە نە کاری هێشتووە نە پارە ئەیا بە خەڵک نە هیچ تەوەکەی ژیانە کامە ژیانە ئەوە بۆیە هۆکارەکەی ئەو وەختە زەمانە وەڵا کاکە سەدام حوسێن خراپە ئەمەی ئەوەی بەڵام بمانزانی ئەوە هەر نەمانەوە خراپ چی یادگاریەکی ناخۆش لەگەڵ شەڕی عێراق و ئێران هەیە هەمووی ناخۆشە بەڵام شتێکە زۆر لە بیرت ماوە من ساڵی 90 کە خۆم پێشمەرگە بووم لەسەر ئەمری حیزب خۆم تەسلیم کردەوە ماوەیەکی زۆر گیرام لە دیانە و هەولێر و کەرکووک و بەغا و ئەمانە لە 83 جگە لەوە لە هەولێر ماوەیەکیش لە منتەقەی دیوای 116 لە منتەقەی هەورامان ئەسکەر بوون لێرە بە هەمان شێوەش ئەوەز ئەمان بینی ئەسکەری عێراق زۆر وەزعی باش نەبوو لە بەرەوەی مستەقیم قەسفی ئێرانمان لەسەر بوو لە بەرەوەی ئێران لەو لاوە مستەتر بوو ئێتر وەزعەکە بەو شێو بووە بەڵام بەعام بە شێوەیەکی گشتی کە بڵێن وەکو برادرە فەرمووی لەو ڕۆژەوە کە حکوومەتی عێراق دروست بووە پێشمەرگە دروست بووە بە هەموو شێوە مەحارەبەی ملەتی کوردی کردووە ئەو کاتەی کە شەڕی عێراق و ئێران کۆتایی پێهات کورد چەند پێی خۆش بوو کەم شەڕە کۆتایی هاتووە چەند حەساوە خەڵک بەعام پێی خۆش بوو کە شەڕی ئێران و شەڕ ماڵوێرانی و سەرگەدانی بەدواوەیە کە شەڕەکە نەما خەڵکەکە چوە ماڵی خۆی ئەسکەریە نەما کابرا فیداری تا ڕادەیەک نەما بەڵام لەو لاوە کە ئەمە نەما حکوومەتی عێراق کە شەڕی ئێران و عێراق وەستا ئەو قورسایە لەسەر شاری نەما لەم لاوە گەورەترین زەربەی لە ملەتی کوردە زەربەکەی چی بوو ئەوە بوو ئەنفالی دەست پێکرد هەر لە منتەقەی شارزورەوە منتەقەی قەراق و منتەقەی گەرمیانەوە تا بچێتەوە ئەولا منتەقەی بادنان ئەنفاری دەست پێکرد ئەوە بوو پێشمەرگە بەعام بە هەموو شێوەیەک لە کوردستان نەما بەرەو ئێران ڕۆشت و بە هەزارەها کوردی 180,000 کورد ئەنفان کرا و 100 چەند ئەوە نە هەزار گوندمان تەخت کرا لەگەڵ زەویە تێگەی کە بەو شێوەیە شەڕەکە نەما ئاهێک بە دڵی ملەتە هاتۆ لەو لاشەوە بوو بە سەبەبی ماڵوێرانی ملەتی کورد. زۆر باشە ئێمە باسی ئەوەت کرد کە عێراق لە ڕێکەوتنامەی جەزایر کۆمەڵێک شوێنی دا بە ئێران بەڕەسمی بەڵام دوایی پەشێمان بۆ دوای 35 ساڵ لە کۆتایی هاتنی جەنگەکە ئەتوانین بڵین چێ براوە بوو چێ دۆڕا و ئەو شوێنانەی کە عێراق بە بەیاننامە بەڕەسمی دابووی بە ئێران توانی لە جەنگەکە وەری بگرێتەوە ئێستا خاکی ئێران یا خاکی عێراق بەڵێ طبعا لە ڕووی براوە و دۆڕانی جەنگەکەوە ئەتوانین بڵین هەردوو لا دۆڕاو بوون هەم بە پێی ئاستەنیا و دەوڵەتیەکە کە تایدا نەتەوەی گرتوەکان ئاماژەی بەوە کرد کە هیچ لایەکیان براوانین و هەردوو لاش دۆڕاو بوون چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی استراتیژی چ لە ڕووی دام و دەستگایش هەردوو لایەن دۆڕاوێکی گەورەی جەنگ بوون وەگەلەکانیشان دۆڕاو بوو لە ڕاستیدا بەڵام سەبارەت بە ناوچەکان طبعا ئەوەی کە سەدام لە سەرەتا هەڵی وەشاندەوە و ئەوانە دوای ئەو 8 ساڵە خۆی دووبارە طبعا دوای ئەوەی کە هێرشی کرد بۆ کوێت 2 مانگ لە دوایەوەی هێرشی کرد بۆ کوێت بە فەرمی حکوومەتی عێراق ڕایگەیان کە ڕازیە بە ئیتفاقی جەزائیر و هەموو ئەو ناوچانەشی کە شەڕەکەی لەسەر هەڵگیرسان درایەوە بە ئێران و بگرە چەند ناوچەیەکی کەش زیاتر کەوتە دەستی ئێران کە ئێستا ناوچەکانی پیانەوەترێ جەزیرەکانی تەنگی کوبرا و تەنگی سوغرا و ئەبوو موسا و هەروەها بەری ڕۆژهەڵاتی شەتڵ عەرەب کە ناوچەیەکی استراتیژیە بۆ چوونە ژوورەوەی سەفینە تیجاریەکان بۆ ناو خاکی ئێران هەموو ئەوانە درانەوە بە ئێران و لەژێر دەستی ئێران دەنواتە توانین بڵێن جەنگەکە هیچ لەسەر شتێک بوو کە هیچ دەرەنجامێکی بۆ عێراق نەبوو جگە لە ماڵوێرانی و بەردەوامی جەنگەکە زۆر لە خەڵکی بەتایبەت کە لەو سەردەمەدانە ژیاویانی ئاماژە بۆ دەکەن لەگەڵەوەی کە عێراق چەند جار تەنازلی کرد کە شەڕەکە بوەستێنێت بۆ کار چی بووی کە
ئەو هەموو پشگیری نێودەوڵەتیشی هەبوو ئێران کەمتر پشگیریشی هەبوو پێم وابێت لە ڕووی ئابووریشەوە عێراق بەهێزتر بوو بەڵام هەر ئێران بەردەوامی هەبوو و ئێران بەهێزتر بوو تا ڕادەیەک لە شەڕەکەدا لە کاتێکا تازە وەکو تەکمیلە بۆ پرسیارەکە هاوکارم تازە شۆڕشی ئیسلامی دەستی پێکرده بوو سوپای با بڵێن ئێرانی سوپای پاسداران ئێرانی ڕێک نەخرابەوە بە شێوازێکی گشتی ئەو بەڵام سەدام یا با بڵێن ڕژەمی باعث و عراق سوپایەکی تۆکمە و دامەزراویشی هەبوو بەڵێ بێگومانەوە زۆرێک لە زلهێزەکانی دنیاش پشگیریانە کرد دیارە تەبان هۆکاری ئەو باڵانسی هێزەکە گۆڕا تەبان ئەگەر بە کورتی ئاماژەیەک بە ڕەوتی جەنگەکە بکەین لە ساڵی هەشتا کە عێراق هێرشەکان لە هێرشی یەکەمی 2 هەفتە و 3 هەفتە یەکەمان نزیکی 120,000 کیلۆمەتری چوارگۆشە مەسەلەن ئەگرێت بەڵام ئەم هێرشانەی لە هشتاویەک تا هشتاویەک بەردەوام بە عێراق لە هێرش لە هشتاویەک لە خاکی ئێرانە دەسەکە بە بەرگری لە ساڵی 82 هەموو ناوچەکانی ئێران جێدێ لە عێراق دەگەڕێتەوە بۆ سنووری فەرمی خۆی واتە لە ساڵی 1986 ئەو 6 ساڵە عێراق بە هەمیشەیی لە بەرگریا بووە لە بەرامبەر ئێرانە ئێران لە هێرشێکی بەردەوام بوو دەیویست ناوچەکانی عێراق بگرێت هۆکاری بەهێزیەکەی ئێران لە ڕووی جەنگی و ئەتوانین بۆ کۆمەڵێک هۆکاری بگێڕینەوە لە ڕاستیە جمهوری ئیسلامی ئێران ڕاستە تازە بوو وەکو جەنابەت ئاماژەت پێکرد تازە هات بۆ سەردەور بەڵام خاوەنی ئایدۆلۆژیایەکی گەرمی تەشەیوع بوو لەو خۆناغا کە لە ڕووی ئاینیەوە تاکەکانی سوپای ئێران زۆر ئەوە پەروەردەکە ئێمە هەمومان دەزانین مەسەلەی ئاین و پڕکردنی مێشکی تاکی جنگاوەری ئاینی تەسیری هەیە لە شەڕگەکانە بۆیە هیچێک لە هۆکارەکان ئەوە بووە قسە لەسەر ئەوەیە بەشێک لە ئێرانیەکان یعنی کەتیبیان دروست کردو بۆ تەقاندنەوەی ئەلغامەکانی عێراق و دوای ئەوە هێرشەکان بکرێتە سەر ناوچەکانی بۆیە هیچێک لە هۆکارەکان ئەمە بوو بەدەر لەوەش عێراق ئێران گەلێکی گەورەترە لە چاو عێراق واتە فراوانە مرۆییەکە و بوونی احتیاطاتێکی زۆری سوپا ئەوەش هۆکارێکی دیکە بوو لە جنگەکە و بەدەر لەوەش ئێران پێی وابوو عێراق ئەتوانێت بگرێت چونکە وەکو وتمان زۆرینە شیعەیە و تابووری پێنجەمی عێراق هاوکاری ئێران دەکات و ناوچەی نەجەف و کەربەلا کە زۆر پیرۆز بوو لەلای شیعەکان بەگشتی و سەرکردایەتی شۆڕشی باڵای ئیسلامی ئێران هەمیشە خەونیان ئەوە بوو کە ئەم ناوچانە بکەوێتە ژێر دەسەڵاتیان بۆیە بەردەوامبوونی جنگەکە وای کردبووە عێراق لەو قۆناغا تێگەشت لەوەی کە ئێران هێندە گەورەیە نەبووی قود ناچێت ناتوانێت داگیری بکات لە بەرگریا بوو ئێرانیش خۆی بەوە دەزانی کە سەرەتا هێرشی کراوەتە سەر بۆیە ئامادە نەبوو سەرەتا سوڵح بکات لە جنگەکەدا هەتا ئەو کاتی لە ساڵی 1970 کە چەکە زۆر ترسناکەکان بەکاری هێنرا عێراق بەکاری هێنا مەسەلەن لە ناوچەی فاو لە ناوچەی بەسرە لە یەک جەنگا زیاد لە 8,000 سەربازی ئێرانی لە ماوەکی کەماتیا چوون بە چکی کیمیایی و بە تەزوی کارەبا بۆ ناوچەی ئەهوارەکان ئەمە وای کرد ئیتر خومینی و خودی بەرپرسانی باڵای ئێران لەوە تێبگەن کە جەنگەکە یەکلا ناکرێتەوە چونکە هەموو وڵاتانی گەورەی غەر بۆ خودی ئەمریکا لە پشتی ئەم جەنگەوە بوو وەک عێراقیان وەک ساترێک بەکارهێنا لە بەرامبەر فکرەکانی بۆ چوونی شۆڕشی ئێرانی بۆ ناوچەکانی خەلیج و بەرژەوەندیەکانی خۆیان بۆیە لەوە تێگەشت کە ناتوانێت عێراق بگرێت بەو شێوازی کە ئەوێت بۆی ئەو بڕیاری ئەوەی دا و بە مەفهومە دیارەکەی خۆشی کەوتی زەهرەکە خۆمە و سوڵحەکەم ڕاستە بەباز لە کۆتاییدا ڕاگررتنی شەڕ چۆن ڕاگیرا لە چه خاڵێکدا ئیدی هەردوو لا تاو گەشتنە و قەناتی کە ئەبێت شەڕ ڕابگیرێت بەڵێ وەکو وتمان دوای ئەوەی ئێران تەبعاً عێراق بە درێژایی لە 82 تا بە فەرمی سەدام ڕایگەیانتی ئەمە ئاشتیمان دەوێت ئەمانەیە کۆتایی بەم جەنگە بهێنین و بە گفتوگۆ چارەسەری بکەین نەتەوە یەکگرتووەکانیش لە ماوەی جەنگەکە چەندین جار داوای کرد کە جەنگەکە ڕابگیرێت بەڵام ئێران ئامادە نەبوو ئەو جەنگە ڕابگرێت تا ساڵی تقریبا مانگی ئابی ساڵی 1970 ئەو کاتێک کە بەرپرسانی باڵای ئێران گەشتنە ئەو قەناعەتی کە ئیتر بێ کۆتایی پێبێنن تقریبا لە هەشتی وەکو ئەمڕۆ ساڵیادی هەشتی 1970 هەرچەندە قسە لەسەر ئەوەیە خۆی بە فەرمی 20 مانگ جەنگەکە ڕادەگیرێت بەڵام ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ ئەوەی کە ساڵیادەکەی لە 20 مانگە بە تەواوی بە پێی بڕیارێکی نەتەوە یەکگرتووەکان کە تیایدا بڕیارەدا بە تەواوی جەنگ ڕابگیرێت دیلەکان بگۆڕێتەوە و ناوچە سنوور هەموو هێزەکان بگەڕن ناوچە سنووریە کۆنەکانیان بە پێی سیستەمی نێودەوڵەتی و ئەو سنووری کە دیاری کراوە تقریبا بە فعلی جەنگەکە وەکو ئاگربەست لەم کاتا کۆتایی پێدێت بەڵام پەیماننامەی ئاشتی نێوان هەردوو وڵات 2 ساڵ دوای ئەوە بەسێ لە 1990 تقریبا 90 ئەبەستێ پێش هێرشەکەی عێراق بۆ کوێت بە چەند مانجێک پەیماننامەی تەواوەتی لە بینیان ئەبەستێت و لەو پەیماننامە بە تەواوی عێراق دان بە سنوورەکاندا ئەنێت و هەموو ئەو ناوچانی کە شەڕەکەی لەسەر بووەکەوێتەوە سەر خاکی ئێران کاگونەر ئێستا لە کۆتایی تەوەرەکەش نزیک بوونێتەوە ئێستا ئێران و عێراق شەڕی سەربازیان نییە بەڵام هەستناکی بە جۆرە لە جۆرەکان ئێستش جەنگێکی دیکە هەیە کە با بڵین بە جۆرە لە جۆرەکان ئەم دوو دراوسەیە و ئەم دوو وڵاتە تەداخلی کاروباری یەکتریەکەن
وڵی ئەتوانین من ناوی نانێم جەنگ ئەتوانم بڵێم هاوپەیمانی و تێکەڵبوونێکی لە ڕادە بەدر لە نێوان عێراق و ئێران هەیە کە بە تەواوی پێچەوانە و جیاوازە لە 2023 ئەگەر تا 2023 بەهۆی سیستەمە سیاسەکەی عێراقا کە دژە ئێران بوو جۆرێک پەیوەندی هەبوو ئێستا بە عکسەوەیە بە تەواوی ئێستا ئەو سیستەمەی لە عێراقا باوە بە تەواوی دەیەوێت تەقلیدی مۆدێلی ئێرانی سەردەمی 1970 بەرەو سەرەوە بکاتەوە لە مەسلەی شێوازی حکومڕانی لە مەسلەی هێزە سەربازی و کاریگەڕیەکان واتە توانین بڵێن تێکەڵێکی زۆر گەورە لە نێوان ئێران و عێراق هەیە ستراتیژیەن و ئاینیەن و حتا ئابووریەن یعنی ئەگەر سیرکەی لە عێراقا ئێستا بینی هێزە سیاسیەکانی عێراق کە بە تەواوی ئەتوانین بڵێن لەژێر ئیتیجاه و لەژێر ڕێنمایی بداخەوە ئێران ئەسوڕێنەوە ئەمە وای کردووە کە عێراق بە تەواوی سربەخۆی خۆی لەدەست بداوە دەستێوەردانی وڵاتانی ناوچەکە بەگشتی و ئێرانیش بە تایبەتی لە عێراقا بەڵام بەڕووی سیاسی و بۆتە جەنگێک لە نێوان یان یەکلاکەرەوەی نێوان ئێران و ئەو وڵاتانی کە دژی ئێرانن لێرە لە سەرخاکی عێراق ئەم جەنگە سیاسی یەکلاکەنەوە بەڵێ ڕاستە لەو دیۆ تەواوە قسەکەی جەنابتە ئەگەر سیرکەین دووەلی خەلیج بە تایبەتی ئەوانەی کە لە هەژمونی ئێران لە ناوچەکە ئەترسن عێراقیان کردوتە گۆڕەپانێکی گەورەی یەکلاکردنەوەی ملوانەکانی خۆیان و بینیشمان لە ماوەی ڕابردووە لە 2007 بەرەو سەرەوە هەر لە جەنگەکانی عێراق تا دەگاتە هێرشەکانی داعش و ئەوانە هەمووی دەرەنجامی ئەو ململانەیە کە جەناب فەرمووە لە داهاتووش هەر بەردەوامە زۆر سپاس بۆ بەڕێز ماوەستا هونەر ڕۆستام خوێندکانی دکتۆرا سپاس کەم دەرفەتە زێ بەخشی میوانی بەرنامەکەمان خۆش